فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیە ڕێژەی گەشتکردن زیادی کردووە و هاوڵاتیان بەرەو وڵاتانی دیکە گەشت دەکەن. مانگی تەمووز و ئاب و ئەیلول بە وەرزی گەشتکردن دادەنرێت لەبەرەوەی بەهۆی پشووی خوێندنگەکانەوە ڕێژەی گەشتکردنی هاوڵاتیان بۆ وڵاتان زیاتر دەبێت و ڕێژێکی زۆرتری ڤیزا و تکت دەفرۆشرێت لەلایەن نزیکەی دەهێڵی نێوفڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی. ڤیزەش لەم کاتەیە ئاسان نییە، ئەنی جاران مەسە ڤیزەی تورکی ئاسان بوو، ڤیزەی ئێران ئاسان بوو، بەڵام ئێستا هەمووی قورس بوو. سەبەبەکەی ئەسبابێ، لەوانەیە ئەسبابی سیاسی بێ، لەوانەیە ئەسبابی تەندروستی بێ. قورسبوونەکەی چۆنە؟ ئەنی مەسە بۆ منە بەنمونە بۆ بێنمەوە ڤیزەی تورکیا، پێشتر ڤیزەی تورکیا ئەلکترۆنیک ڤیزە بوو، ینی ئەوتوانێت تەقدیمێکی لە مودەی ڕۆژێکە، لە مودەی سەعاتێکە، لە مودەی 2 ساعاتە ڤیزەکەت بۆ بێتەوە سەفەری پێکەی. بەڵام ئێستا حکوومەتی تورکیا ئەوەی لابردووە بەس ڤیزەی ستیکەرێ سەر جیاواز، ئەوەش بێ موعدی وەرگریت، دوای موعدەکەش مەسەڵەن مەزموعێت داواکاری هەیە، ینی ئەتوانم پێ بڵێم پرۆسەسەکە وەکو وەرگرتنی ڤیزەی شنگنی لێهاتوە ئەوروپا. گەشتکردن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەراورد بە مانگەکانی ڕابردوو زیادی کردووە و بەڕێوەبەری فڕۆکەخانەکەش دەڵێت لە ئێستادا بۆ چەند وڵاتێکی دیاریکراوی وەک لوبنان و ئیستانبوڵ و دووبەی گەشتکردن زۆر زیادی کردووە. ئێستا لە فڕۆکەخانەی سلێمانی و گەشتەکان وردە زیادی کردووە، گەشتەکان زیاتر هەیە بۆ ئەستەمبوڵ، بۆ لوبنان، بۆ دووبەی و هەروەها ڕەوەندی کوردی لە ئەوروپاوە زیاتر سەفەرەکەن بۆ ئێرەوە لەبەر وەستانی فیزەی گەشتیاری بۆ وڵاتانی ئەوروپا بەڕاستی گەشت بۆ وڵاتانی ئەوروپا کەمی کردو، بەڵام ژمارەیەکی گەشت هەیە بۆ ئەوروپا، بۆ وڵاتی ئەڵمانیا، بۆ بەریتانیا و هەروەها بۆ ئێران، بۆ دووبەی، بۆ قەتەر، بۆ میسر، بۆ وڵاتانی دەوروبەر گەشتەکانمان دەستی پێکرێتەوە، بەڵام بە ڕێژەیەکی کەمتر لە ساڵە بتوانین بڵێن لە سەی 50 بۆ 60 گەشتەکان دەستی پێکرێتەوە. کۆرۆنا داهاتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ ڕێژەی 40 بۆ 50% کەم کردو، ڕێژەی گەشتکردنیشی بە ڕێژەی 55 بۆ 60% دابەزاند، بەڵام لە ئێستادا وردە گەشتەکان دەست پێ دەکاتەوە لەگەڵ وڵاتان. بەمەش چاوەڕوان دەکرێت داهاتی نێوفڕۆکەخانەکان زیاتر ببێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.